لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیان و هاوکاریکردنی تەندروستی سلێمانی، سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی پلانی هاوبەشی دامەزراوەکانی خوێندنی باڵا لە شاری سلێمانی و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایان خستە ڕوو. زانکۆی سلێمانی تاقیگەکان بۆ پشکنینی ئەو کەسانە تەرخان دەکەن کە گومانی توشبوون بە ڤایرۆسەکەیان لێ دەکرێت. سەرۆکی زانکۆی سلێمانی دەڵێت وەک زانکۆ شوێنی تایبەتیان هەیە بە کەرەنتینەی ئەو کەسانەی گومانی توشبوونیان لێ دەکرێت و تەندروستی سلێمانی دەتوانێت سوودی لێوەربگرێت. ڕێکەوتین لەسەر ئەوەی کە تاقیگەکان سوود لە تاقیگەکانی زانکۆی سلێمانی وەربگیرێ لەبەرەوەی کۆمەڵی ئامێری پێشکەوتوی باشی تێدایە و هەروەها سوود لەو شوێن بگیرێ. ئەمە چەند شوێنێکمان هەیە کە وەکو کەرەنتین سوودی لێوەربگرن لە هەمان کاتا ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە سوود لە سەرچاوە مرۆیەکانی زانکۆکان وەرگیرین بە تایبەتی خوێندکاران و لەم ڕۆی ئێمە بانگەوازێکمان کردو بۆ ئەو خوێندکارە و خوێندکارانی کۆلیجی پزیشکی بە تایبەتی کە بتوان بێن هاوکارمان بن. تەندروستی پێشوازی لە هەر هەماهەنگیەک دەکات کە لەگەڵیان ئەنجام بدرێت. دوێنێ کەسێکی دیکە تۆمار کرا لە سلێمانی کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە کە ئەندامی هەمان خێزان بوون کە پێشتر ناویان وەک هەڵگری ڤایرۆسەکە لە سلێمانی تۆمار کرابوو. تەندروستی هەمویان زۆر باشە و هیچ نیشانەیەکی مەترسیان نییە. بەم هۆیەوە چارەسەر وەرناگرن. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی داوا لە هاوڵاتیان دەکات خۆیان لە شوێنە جەنجاڵ و قەرەباڵغیەکان بپارێزن چونکە ڤایرۆسەکە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگوازرێتەوە. ئەو خەڵکانە توش بوون کە پەیوەندیان بە یەکترەوە بوو کە تێکەڵاو بوون لە یەک ماڵە لە شوێنی قەرەباڵغا، بۆیە ڕجاءن داواتان لێ یەکەم پابند بن بە ڕێنماییەکانی ئێمەوە، چونکە ڕێنماییەکانی ئێمە واکە کە ڕێگر بێ لەوەی توش بن و ئەو هاوڵاتیانەشی کە لە دەرەوەی کەرەنتینەکان لە بینی بڵاوبوونەوەی نەخۆشی لە بینی مردنە کەرەنتینەکان بە خراپی هەڵبژێرن باشترە لەوەی کە توش بن و خەڵک توشکن و خزم و کەسوکاریان وا لێ بکەن ژیانیان بکرێتە مەترسیەوە. حکوومەتی هەرێم ڕێکارەکانی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چونتر کردووەتەوە و دەیەوێت بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە هەرێم لەم دۆخەدا ڕابگرێت. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی.